دڕ و استراتیجیە دوو کادری پەکەکەی خاوەن سێ پێوە نەگیرایتەوە خاڵشکە مەسەلەی سکس زارەکەی تر باسی مخەدەراتم کرد ئاڕێزارێ باس سێکس دەکەم سێکس چ بەڵایەکە سکس لە هەموو دنیا هەیە لەوەتی بە شەریەت هەیە پیا و ژن نەیتوانێت ینی کۆنتترۆلی خۆی لەگەر بکاتن شتێکی زەروری حیاتیە بەڵام کوراوەی لە کوردستان دەکرێت قەحپەخانە و گەواتخانەکە هەر زۆر بە ئاشکرا دەڵێن ئەوەی ئێستا لە کوردستان دەکرێت ئەوەی ئەو مەجاالەیە ئەو حکوومەتی هەرێمە و ئەو مەسئولانە دەیکەن کوردیانەوە کوردستان بکەنە یەک قەحپەخانە و یەک گەواتخانەی گەورە یانی ئەو ڕۆژە کوڕێک زانیاریش پێدام ئەیگوت بڕۆ مەدانی ئەمەلان کرێکاری کە ئەوە ینی ئەوەندەی گەواد دەست دەکەوی ئەوەندەی کرێکار دەست ناکەوی بڕواکە لەو بێ ئیشی پڕی گەوادە ئەو وڵاتاکە گەواد یەکێک گەواد بەتە ئەوانەی کە بوار دەدەن کە تجارانی دەڵاڵ هەموو کەس ڕەنگی بزانانی چ کارەساتەچیان لەم نیشتیمانە دروست کردیە کە کۆمەلگای کوردی کۆمەلگای شەرقی ئەو مەسەلا یەکێک لە شتە هەرە قێزەوەنەکانی بە دزی گەوادی لە شرۆشی مەسە ئەوانە دیاردەی زۆر قێزەوەن لە کۆمەلگای شەرقی کەچی بووتە زۆر نۆرمال هەر زۆر نۆرمال نەک لە ناو خەڵک حتا ناو مەسئولەکان کەمن بە بەشەکی دێمە سەر ئەوانە یعنی تەسەور دەکەن هاوڕێیان ئێستا بەقەت تجارەتی نەوت و نەک بەو عەزمە بەس مەسەن یەکێک لە شێوەی تجارەتەکان تجارەتە بە کچ چەندین شوقە هەیە چەندین مەسئول هەیە چەندین ئەمەی هەولێر دەزانم هاوڕێیان تکایە ینی مەوزوع ئەمنەوەی دەڵێن بڕوا بکەن یەکێتی شوایە دەڤەری سەوزی شوایە ئەوەم لە بۆ ئەوە نییە بەس کاکە من وەکو ئەمە کە قسەیەک لە دەوم دێتە دەرێ دەبی بە ویژدانەوە بڵێن هەرچی بڵێم لەسەر مەسرور و نێچیری بڕوا بکەن لەسەر لاهور و پاڤێری شێە بڕوا بکەن کەم و زۆر هەیە کو نێچیر و مەسرور و شەرێکە و سیفەتی خۆی جیایە ئەوانە ژوایە ئەوەم بۆ نییە هەرچی لە دەڤەری زۆرت هەیە لە سەوزی شێ ئیتر ڕێژەکەی بەرز و نزم هەیە ئەوە نییە بڵێن وەڵی ئەو لای شەریفە بەس ئەمن زانیاریم هەیە لەوێن دەر هاوڕێیان بە ئەمانەت شۆ دەبێت قسە بکەین لەو ڕوانگەمە بڕوا دەکەن هاوڕێیان بەقەت تجارەتی یعنی چۆن تجارەتی نەوتەیە تجارەتی مخەدەرات کە زۆر باوەزارەکەی تر زۆر باسم کرد و بە بەرپرسە باڵاکان دەیکەن و ئەوانە کە کاتێکیش دەگیرێت بەس مزەڕەت تابقی خوارێ دەگیرێت تابقی سەرێک بە ئازادانە دەسوڕێتەوە ئێستا بەشێکی زۆری مەسئول فێرە گەوادی ئەوە بوونا تجارەت بەشن ئەچن دەکسی کوردی ڕۆژهەڵات یان ئێران یان عەرەب یان لوبنانی ئەوانە دەینن لە دوسێ شوقەیاندا دەنێن هاوڕێیان تکایە چاتمە نێرن تکایە چی بە ئەواتی دەنێن لە شوقەکانیاندا دنێن تجارەتیان پێ دەکەن پارەیان پێ دەکەن $1,000 دەدەنێت دویان دەدەنێ بەڵام هەر یەکەیان $12,000 پێخڕ دەکەنەوە مخەدەراتیان پێ دەفرۆشن سەدان نەفەریان پێ ئەوە دەکەن گەمەی سیاسیشیان پێ دەکەن ئەوە گەوادیە بە شەرەف پەرلەمانتارە بڕوا بکەن بە پرسی باڵایە لە ژێر دەسەڵاتی پارتی ئەو ئیشانە دەکە هیچ جێشی لێ نییە ئێستا من هەندێکی باز دەکەم هەندێک لەو ناوانەش باز دەکەم چ کارەساتەکە تجارەت بە کچ ئەو عبودەتە ئینس هاوڕێیان عبودەت وایە کۆیلایەتی کە لە هەموو دنیا مەمنوع کرایە دەینن لە شوقەکاندایان دەنێن و ئیتر پەیوەندی بە کوڕ دەکەن بە گەنج دەکەن ڕقەمیان دەدەنێ دەیانبان کامیرە تەسویریان دەکەن ئەوە بووتە ئیشی بەشێک لە قیادەی پارتی لە کەوادیرە ڕئیسەکانی ئەوە جگەلەوەی گەمەی پاراستن و باڵی نێچیر لە بۆ ملشکانی یەکتری ئەوە شەیە ینی ملی یەکتر دەشتێنن فیلم لەسەر یەک دەگرن دیتوان لەوە ڕێبوار کەریم وەلیان پاراستن بڵاو کردەوە بەنمونە بریتان زانیاری دەستگای زانیاری شێخ جەعفەری بڵاو کردەوە وەنیا یانی دیتان هەتا ئەو فیلمێ مەلا بەختیاریش کە من وەختی خۆی بڵاوم کردەوە دەستگای زانیاری بڵاوی کردبوو هاوڕێیان بۆ زانیاریتان لە دەستگای زانیاری دەرچوو بوو ئەو دەنگەیە کە لەگە کوڕەچیا و ڕەگەز باس قسە دەکاتن گەمە هەمووی بوویتە گەمەی سیاسی نازان ململانە یەکتر بکەن بە ژن یەکتر دەگرن بە ژن ئەوە دەکەن استغلالی ئەو شتانیان کردیە
هیچ ئەوە ناکەم بڕوا بکەن لەو شوقەکانی هەولێرە بە تایبەتی گوندی لوبنانی هاوڕێیان قەحپەخانەیەکی گەورەیە بەعاچ هەبوو دایانگۆ لە مووسڵ لە مووسڵ هاوڕێیان بۆ لە مووسڵ بڕوا بکەن ئێستا هەولێر و سلێمانی زۆر لەوە خراپترە من نازانم دهۆک بەڕاستی دڵنیام لە دهۆ چیە تجارەتی پێ دەکەن گەمەی مخابەراتی پێ دەکەن و لە سەروی هەموو ئەوانە ئێران مەسەن هەموو کچە کوردانی ڕۆژهەڵا ئێران ببوورە زیاتر فارس ئەوانەش دەینن ها شاسەر ئێران گەمەی ئیطلاعاتی پێ دەکە هاوڕێیە گەمەی ئیطلاعات بە پارتی و یەکێتی بەو کچانە دەکەن کە مەعلوماتێکی گەلک زۆریان پێخڕ دەکەنەوە زۆربەیان سیخوڕن بۆ زانیاریتان سێکس بەو ژنانە دەکەن پارتی بەو نەوەی دەینی بەس ئیطلاعات لە پشتەوان بەو کچانە ئەوەی دەکەن زۆربەی بەرپرسە عەسکەریەکانی یەکێتی بە ژن گیرایە بۆ زانیاری لەلایەن دەستگای زانیاری فلینیان لێ گیرا ئەوی شێخ زەعفەری بڵاو کراوە 100% ڕاستە بۆ زانیاریتان لە پاراستن ئەوە دیتان ئەو کوڕان ڕاستە ئەو کوڕی لەگەر کاک مەکی ئامێدیەوەی کرد بەشی درۆی دەکە بەس بەشی ڕاست دەکە هاوڕێ بەڕاستی پاراستن بەشی قەحپەخانە و گەواتخانە هەیە ڕاست دەکە ئەمە دەبی باز بکەن هاوڕێنەوە ئازاری کۆمەلگایە ناکرێ و کۆمەلگایدا ڕاستە لە هەموو فلیمەک دەبینین مەسەلەی ئەوە گەمەی سێکس بەشێک لە بەشەکانی مخابەراتە بەس کاکە 1 و 2 3 نەک ئەوە بکەیەوە فەوزێکی بکەیەوە بە قوربان لە ئیسرائیلەکان دەکەن بەس کاکە فەوزێکی قەحپەیان نییە فەوزێکی گەوادیان نییە ئەگەنا ئەو وەزیری خارجیە نەبوو ئەو ژنە درێژەکە وتیم سێکسم لەگەر زۆربەی مەسئول عەرەبەکان کردیە دەکرێ ئەمە دەبینی لە فلیم کە ڕنگدانەوە دانە دانە هەیە کورە بەس ناکە ئەوەی کە فەوزێکی گەورە و گران بکەیەوە 1000 کچ و کوڕت هەبی لە گەواد و لەشفرۆش بیان نێری لە بۆ ئەوەی ئەوە چ ململانەیەکە هاوڕێیان دەوڵەتداری مەسەلەیەکی ئەخلاقیە نەوەک سەرکوت نەوەک خۆسەپاندن تۆ دەبێ کۆمەلگا وێران بکەی یعنی تۆ سیرکە کۆمەلگای کوردی ئێستا لەگە کۆمەلگای 30 ساڵ لەمەوبەر چەند فەرقی هەیە لۆ بەشەی ئەو سیستەمەیە لۆ پاکەکە دەتوانی ئەو کچەی کە سمعی کورد لە هەموو دنیا ڕۆیە دەڵێن کورد ژنکوژە کەچی ئەوەی کرد سەرمان بە هەمومان بەو کچە شەروانانە بەرز بیتەوە لۆ حزبەکە سیستەمەکە لۆ ئەمە کوردی ئەوروپا دینە ئەوروپا کراوە تر دەبین دەگۆڕێن سیستەمەکە من لە کوردستان ما عقلێتم نەدبوو چی ئێستاکەدا بۆیە سیستەم دەوریە باشم بەس پێم برێ پارتیەکی دیرە 30 ساڵی ڕابردوو چیا فێرە خەڵک کردیە یعنی قیادەی پارتیەکێتی چ پەروەردەچان هەیە لە زگ و چێر و گەل و گونیان زیاتر چیت کەیان هەیە چیت کە دەزانن چیت کەیان فێرە ناو خەڵک کردیە بڕوا بکەن هاوڕێیان تورکیا و ئێران و ئەو دەوڵەتانە زۆر بە بەرنامە ئیش دەکەن یەک کۆمەلگا هەیە ئێستاکە پێت شەرمە بڵێ ئەو کۆمەلگای کوردیە بەشە چێ ئەو نەفزی ئەو شتانەیە کۆمەڵێک هەرزەکار هاتینە سەیری بەس ئەو ڕۆیان دەکەن سەیری ئەو چار دەوروبەرەیان دەکەن هاوڕێیان من لەوام لە دیفاع نییە بەڵام بڕوا کە مەسرور بارزانی پار هاتە دەرێ مانجی 11 بووە بزانم یعنی تەسەوری ناکرد ئەمە لە ئەوروپا ئەتوانین ئەزیەتی بدەین هەر زۆر بە کەڵەگایی هات ئەوە دەلالە لە چییە پێیان نەگوتی کاکە کۆمەڵە خەڵکان لە دوو خەڵک لە دوو مەسئول دەسوڕێنەوە ئەتو لەو تۆقیتێکە ئەو هەمووە گیرایە ئەوە دەچی خۆی ئەعلان کرد وعدەکەم هەمومان لە بیرمانە هەمومان لە بیرمانە هات زۆر بە یعنی مسەیتەری ئەو دیدارانە دەکەم ئاوا دەکەم کەسێک نەبووە پێی بڵێ کورە بابا ئەمن هەست پێ دەکەم یعنی بەو بەرپرسانە ناگوترێت دەترسێن راپۆرتی سەقیان دەدرێتی کاکە خەڵکێک لە ئەوروپا هەیە تووڕێیە لێتان خەباتی مەدەنی دەکا ئەوە ئەو هەموو کەسەتانگرتیە دەستنە ئەوروپای بێگومان بە یەک کەسی دەکرێت هاوڕێیان یەک کەس هەموو حکوومەتی هەرێمن لۆ لە زەواق دەنێ لە ئەوروپای بەس هەستم پێ کرد کە ئەو پاراستنە چەند کەسیان جورئەتیان نەبوو بە مەسرور بڵێن بابا ئەتو ئەوەی دەکەی باش نییە هەروەچی نێچیری ئامۆزات بەدزی بڕۆن قاکان بکە نێچیرۆی کرد یەک دوو جار بەو دوایی بەدزی دەکرد کە تەواو دەبوو ئەو دەگەڕاوە دەگوت وەڵا لقایم کردیە قەزدم لەوەی دی ناوێرن بچن پێیان بڵێن حقیقەتی شتەکانیان بە شەک ناڵێن بەش شەم بەخۆیان ئاستی یعنی باشە ئاستی لێکدانەوەی پاڤێلی تاالبانی چ بی مەسرور بارزانی چ بی
بەجددی ما ینی نێچیروان چییە لە پڕەکات نەبوونا سەرۆ 6 ملیۆن کەسی دەبی چ بن ینی چ سەقافەتە چیان هەبی هەمومان دەیانزانین هاوڕیان خاڵش کەش ئەو مەسئولانەی کورد بڕوا بکەن لە شاخ بوونە تەحەدای سکسیان لە خەڵک کردیە لە شاخ تەحەدای سکسیان لەکردی کە هیچیان نەبووە پێشمەرگەیان بە کوشتندا دەیان چیرۆکەیە ئەمە زان بەشێکمان باز کرد خەڵشکە باسی کرد پێشمەرگیان ژنی جوان بی بە کوشتیاندا لە شەڕی ناوە خۆ بە شەکلەوانەی بە کوشتیان دەدا ژنی جوان بەوە ڕۆژێک برادێک دەیجێڕاوە ناوی حزبەکەی نادەم گوت کابرا گوتی کاکەم هیچ لە خۆم ناسێن ژنەکەم ناشیرنە بەخوای نامنێرنە پێشەوە یعنی ئەو شتانە گەلەگەلێک زۆر ئەوانە موراڵیان نییە پەروەردەیان نییە لەو نوقتەیەوە بۆیە هەر لە شاخەوە دەستدرێژیانە زۆر کەس کردیەوە بەشێک لەوانەی لە کوردستانی ڕۆژهەڵات ئەو حاڵەتە بۆ بڕواکەم برادری کوردستانەوە لەگوت بەشێک لەوانەی تەسلیم دەبوونەوە پێش زمانیان دەدا لەبەر ئەوەی دەستدرێژیان دەکردە سەر ماڵ و خەڵکی ناموسی خەڵک بۆیە خەڵکە دەچوین تقامی دەکرد لەگە ئیطلاعاتی ئێران تەنسیقی دەکردیان خەڵکە بوو دەهات دەچوو لەگە بەعز دەبوو دەستدرێژیان دەکردە سەر خەڵک کاکە ئەو هیچ پرەنسیبێک نەبوو ڕێگریان لێ بکرێت بۆیە ئەوانە لە شاخەوە ئەو شتانیان کردی هیچ لێ پێچینەوە نەبووە بە پێچەوانەوە دەیان نمونەی پێ خراپتر هەیە لە قیادەی کۆمەڵەوە بگرە وەڵا مەمە باسمان کردێ بڕۆنەوە بابەتە ژن کوشتن و کچ و کوڕ حەزیانەیە کردیە پەنایان بۆ کۆمەڵی ڕەنزەران بردیار هەردووچیان تەسلیمی عەشیرەتەکەی کردینە ئەو نەوشیروان و زەراب تاڵەبانی تەحەدا دەکەم و هەیە ژن کوژەکانی شاخ بڕۆ لە کوردستان پۆست بە ناو ناومانی هێناون چۆن بۆ چۆن نەبوو بە هەرحاڵ ئەزۆرە ئەو نەدی و بدیانە کە ڕۆژێک لە ڕۆژان خەیاڵیان نەبووە کۆمەڵێک هەرزەکار کۆمەڵێک چاویانەوە بۆ عەفوو بکرێن ئێستا هاتنەوە 5 ملیۆن کەسیان کەتە بەردەست حکوومەت ملیارها دۆلار کۆمەلگای کوردی نەبوونی قانون ئەخر بەعز بە هەموو فاشێتی بەس قانونی هەبوو دەوڵەتەکی موسەساتی بوو کەتیتە بەردەستیان بەناو ئەو میلەتەی کەتینە دەوائیر نییە هاوڕێیان دەوائیر نییە لەو 30 ساڵەی لەژێر هەردوو دەسەڵات دەستدرێژی سکسی بەلێ شاو لە بۆ ژنان نەکرابی یان پێگەکەیان بەکارنەی نابی لەو مەسئولانە لە شەوان لە بۆ ڕابواردن و ئەوە بە پارە بە ئەرد پێدان بە پلە و پۆز بە نەقڵکردن کە مەرج بووە بەوانە یعنی ئەوەی بەعز نەیکرد ئەوەی کورە بڵێم چێ نەیکرد یعنی ئەوەی بەناو ئەو کچ و کوڕی کورد کچی کورد ژنی کورد کەتینە ئەوەی جوانبی دا ئەوەیان کردێت هەوڵیاندا دەستریشی بکەنە سەر یعنی من با یەک دوو نمونەی ئەوەتان پێ بڵێم با مەهدی چاوزەق شکایەتم لێ بکە لێرە لە سوید با دکتۆر نووری شکایەتم بڕوا بکەن ئەو دوای پیاوی نێچیری یعنی باسییان کردیە لەگەڵ دەیان و سەدان کچیان کردی چتە ئەنجومەنی وەزیران لە بۆ ئیش بەڕێوەبردنێ گروپی نێچیر گروپەکی یعنی بە معنای کەلیمە بێڕەوشتی ئەوە بوونە ئەو دکتۆر نییە سەد ئەو دکتۆر نووری شەنگالیە سەدان پارچە قەت عەردی دایتە ژنان لە پێناوی ڕابواردنی پیسکەیەکی ئەوەندا ئاخر ئەتوی لەوێن دەرنەبی چێ کچەک تەمەشات دەکا یان مەهدی بە شانازیەوە گوتی کەم کچە بوواتە ژۆرە دەستم لێ نەبردیە هیچ لەبەرەوەی کاکە تو چ دەکەی قانون نییە ینی قانون نییە قانون هیچ قانونێک نییە ئەوانە بە قیف خوان دەوان لە دەڤەری سلێمانی ژۆ بووە و مەسئولەکانوان و بە عەنتەریات وەخت خۆی مەحموود سەنگایی جەلا تاڵەبانی گوت سمێرت دەتراشم دەسۆ بەردەم ئەوە قوتابخانەکان دەڵێن ئێستا ژەمەسیفی خەڵک دەرفێنن خەڵک کچ دەبەن ئەوی جوانبی لە سۆران بڕوا بکە لە سۆران کچەکی زانکۆ لای برادەرێک باسی کردبوو ئۆتبی دێم دەمانبەن ناتوانین هیچیش بکەین بەداک و با دەمانبەن دەمانکەنە سێکسمان لەگەڵ دەکەن هیچشمان پێ ناکرێت بە باب و داکمان دەڵێن دەشمان کوژن یعنی ئەو مەسئولانە لەبەرەوەی قانون نییە لەسەریان کاکە قانون نییە ئەگەر میدیا تەپڵی لێدا ئەو دەبی بەناو ئەو میلەتەی کەوتوونە هیچ شتێک نمان نەیکە لە بەرامبەریان کۆمەلگایان فاسد کردی هەر لە نێچیروان بارزانیشەوە لە هەمووان خراپتر بووە کە مەزدەری ئەو بوارە بووە کە 20 ساڵێک سەرۆکی حکوومەت بە بەخۆی سەرچاوی هەموو ئەو شتانە بووە مەسرور کابرایەکی ڕابیە بەڵام ئەو شتانە زۆر کردیتی وەکو هەموو بەشەڕێک دەکەن زۆریشی کردی بە خۆی و بە بابیشی لە هۆڵەندای با ئەوە نەبی
ناویان کە تەناو فلیمەوە ڕۆبرادرێک دەگوت نیهات ئابڕووی ماڵی مەلا مستەفای بدێکڕ ئەوتم مەسعود و مەسرورش ناوێکە تەناو گۆڤاری سکسی کاکە لە هۆڵەندا خۆ بڵاو بووە چا هەمومانەوە بوو هەمیان وانە یعنی بڕوا بکە ئەگۆ ڕەنگی وە تێبگەن هەندە مەسئولی ئەوە نەیکردیە بەشەر نییە مەسئول نییە نەیکە بەس بە ڕێژەی جیایە استغلالی پۆست و پارە ئەوانەیان کردیە لەو ڕوانگە بەهەرحاڵ هاوڕێیان زۆر کارە ساتە با من دوایین شێت هەندێک لەو مەرقەس و مەلحانەی هەولێرێک کە مەمنوعە بکرابتەوە هاوڕێیان بۆ زانیاریتە هیچ یاسایەکی قانونی ڕێگە ڕابواردن بدە لە هەمووی خۆشتر هاوڕێیان بواریان پێدەدەن ڕاببوێرن مەسەن قەحبەغانە لەش فرۆش زەریبەکەش وەرناگرن زەریبە مەسەڵەن لە بەلجیکای دەڵێن ئەمن نازانم ڕاستە یعنی بەڕاستی برادرێک باسی کرد لە نێت نەم خوێندیتەوە تا بێ سەتا هەشتی دەخلی خەڵک لە بەلجیکە لەو جام فرۆشەکانە لەو ژنانەی جام فرۆشە ئێکاکە بەس ئەوانە ئەوەن دەشیان استفادە نییە بڕوا بکەن ئەوەن دەشیان استفادە نییە زەریبەشیانی وەرگرن کچ دەینن بەبێ ئەوی حتا فەس بکرێتن لە ئێران لە دەوڵەتە عەرەبیەکان بەبێ ئەوەی فەز بکرێن کە ئەوانە چ نەخۆشیشیان پێیە ئاخر لە سێکس سەدان نەخۆشی هەیە بە تایبەتی ئەیدس دەیانهێنن هاوڕێیان من هەندێک لەو دوایین شت هەندێک لەو ناوی مەلهە و قەحبەخانەکان تا پێ دەڵێم کە بزانن چێ سەرپەرشتی دەکە بڕوا بکە کارە ساتەکە ئەو هەولێرە چۆن وێران بووە ئەو هەولێرە کو ئاسیا و ئەوروپا کورە ئەفریقیا ئەوروپایە خەڵکێک لە کۆمەڵێک ئۆردوگاکان برم گەڕەکەکانی هەژارنشینە هەولێری ڕەسەنەکان لە چ دۆزەخێک دەژین بڕۆ دریمستی و زەکەریا و نازام ئەو هەموو گوندوی تاڵی و ئەڵمانی و نازام بزانە لە چ دنیایەک دەژین وە چی لێ هەموو مەسئولی پارتی و زۆربەی ئەو خانەوادەی مەسئولە بارزانیەکانی لێ هەیە خۆیانی منداڵەکانی کە ئەلەوێن دەریش لە هەموو ئەوان ئەو شوێنانە شەو ڕۆژ دەکرێت شەو ڕۆژ فەسادی کچ ئەوە دەکرد دیارەوە نییە بەس کوڕ بکە کچیش هاوڕێیان ببینن یعنی تەسەور کە ئێمە هەندێک ناومان لایە بەس بە ئەوە بین ئەنجومەنی وەزیران با ناڵێم سەدان بەدەیان کچی ناوداری کورد ئەوانەیە پۆپولارەکان بەشەچیان هاوڕێیان سەر بەوان بوونە تەعینیان کردیە بە پلەی باڵا چ بە خۆیان کاری شەهوەت بازیان نەگەکردیە چ لە بۆ ملشکانی یەکتر بەکاریان هینایە چەندین مەسئولیان بە یەکتر گرتیە چەندین مەسئولیان وە معاشەکەش لە ئەنجومەنی وەزیران ڕەفدەفەکرایە لە قوتی خەڵک لە قوتی خەریک یعنی دەتوانین برێن سەتادا سەتا پازدەی نەوتی کوردستان لە بۆ شەهوەت بازی ئەو مەسئولانەیە یەک بۆڕی گەورەی نەفت لە بۆ زەوقی سێکسی ئەو مەسئولانەیە کارە ساتەکە لەسەر ینی بڕوا دەکەن ئیدریسی کوڕی نێتیروان بارزانی لەگە یەکێک لەو هونەرمەندە دیارانەی عەرەب بە 500,000 دلار نووسە 500,000 دلار ئەفلەک و ئاهەنگەک و ئەوەیەک 500,000 دلار دیتان سوهێر قەیسی ئەو کچە بێژەرە عەرەبیەکە مانگانە 15,000 دلاری دەدرایە لە ڕوودا و گۆشەی دەنووسی تەحەدا دەکەم ئەگەر سوێر بزانی دوو دێری کوردی بنووسی دوو دێری عەرەبیش بەتوانە بیتن لە ڕوودا و لێیان دەنووسی 15,000 دلار شەم مانگانە بەو ناوەی پێدەدا هەموو لە پارێ لە علم لەو لایە ژنی شەهید ژنی فەقیر خەڵکی کوردستان ئەمە جەرگمان ژان دەکا لە بووی دوو ئەو داهاتە ئینگۆنیە کوڕە کوڕ هاوڕێیان خەڵکەی لێرە لەسەر 500 دلاری درایتە دادکە مەسئولی باڵا هاوڕێیان دیگە لەو ئەوانە گوندانەی باسی دەکەم کە ئەوە بوونە هاوکات دەیان مەرقەس و مەلهەی کە هەیە بەزەرێن فەوزایە هەرێکە و گروپەک مافیای لێە و دەبتە شەڕ بۆ کسوەک و لێرەش کوردوانەکە دەکەنە شەڕ و خەڵکی مە زۆر بەغیرەتە لۆ ناوەخوا وەرە سەیە قسەی گچکە بکە یان شانەشی لە شانی بدە 1000 جون یەکسەر دەتەڕات شانی کلاشیکۆڤ یەکسەر کوشتن بێغیرەت علم ئەمن هاتمە ئێرە سێ و شیان فێر کردم ماوڕیان لە سوید وتیان ئەو سێ و شتێ برێت تاک سپاس وەشێکتە بە ڕوخسەتت فلۆت ببوورە سێ وشە ببوورە بە ڕوخسەتت سپاس سێ وشەی هەرە باوە لێرە بەس لە کنەمەنیە هەر بچووکترینیشتەوە دەڵێن سێ چار گەنجیان کوشت لەسەر درۆپە ئاو نییە سیارە بکەن ئەو سێ چار کەس کوشرە
لبر او هم عنتري ليه او هم ميليشياي ليه او هم سكداري ليه هر خوي بي الهك اتربويا كشتن بو واتش خوري قشي كتو وكسر دمي بعض لجاشاتي لبر او هر مسؤولك خوي بي مسؤول بارزاني له طلبانيه كاكا هر مسؤولك خوي بي بشتي هذا قانون فشيه واصدقوا بنا او ملتي كوتنا لزوربي مالها مرقصه كان فوزايا وهريك كوملك حمايه هي ببارك داقر او مسؤول امنياني اخوان هرب اخوان لولا زريمه كانوا لولا او كان حمايه كان بلا من باسي بارزاني كان لكم هاوريا سيدوان بارزاني وسامان بارزاني براي بهسترين مالها مرقصيان هي بهسترين مالها مرقصيان هي هاوريا لو هولي رسنا وكان في طلب كسي جربوني بستويندر يغلطيش بك حد تسايان دردين هلا بارزان قصاب جروبكي كل هلا مالي حمزه السوي الى اخره همو عصابه كانت عمي طارق اسمه القوش يكشان ابو يعني يغلط لويندر كان بس سقداري او هذا او مسؤولاني كان لهمو شينا كان هوتيل ريستوران كان عن ترياد لسه خلق دخرن ازيتي خلق ددن بس لبو يعني بستويندرش بوزان ياريتان او شويني الشيخ الراقي كان عربه دوله من ده هرد يعني كان حد يانتي بتنويندر يكس شر بكاتن يكس غلطك بكاتن هاوريان جرانت اب اربيليا الشيخ سيلوانيا تعنا وتي هاوريان يا شو دس بيدك ساعه بيندس بيني نفر هي دستجوري $1,000,000 دورينيت $1,000,000 او صادق يا صادق زيقلي بريم سكرتيري كريم سنزارية وانا طبعا اجازه دان بوشنانش ممنوع بس هم يندكرت يقلو انا بمانجي بدا دفتري كتبوا ده دفتر ياك ما ده دفتري بدات هم مانجي كذلك تشوف انك كنت هناك بدا دفتر تشيا او بيجروجي صد دفتري خردك اتو لو هيك مانجي اون ده هذيك اخوي في مقدور وساعه ده دفتري وقلت له هيك مانجي ده اجازه عندني خلق دستوين در بله شاو پارا صرف دکن لحمو ولاتانی خلیزی جدينا كردستان تمتع دکن شيخ كاني عربي رمادي وخاصة السنة كان زور دينا ويندر فندقو ملها كاني رستوران كاني اوانا كسباز دكن بس تنيا لو بيا راقي كان طبعا لبشوخ كاني اسكاني جدرين هند الشقيمية عندروس كدي علي عندرش أو مرقص ملهانا بلا موي بارزانيا كان جراند أربيلي الشيخ سيلوانيا فينوس لوفتانين ومجمع جفين كادوشتي جفيني ذهبي هي وجفيني ملكي هي أو أنا كذا سنين بعد دزان أو أنا ملقت شيء أو هموي براي سيلوان بارزانيا سامانا بلام جراند أربيل إي خودي سيلوان بارزاني قائدي حركي عسكري عليهم كاسبية بارا خلق دنوية أو تير نابي وكورك تير نابي ونفت تير نابي بوش دكاتن زيوس إي بارزاني كان هاوريا زيوس إي بارزاني كان يعني أو تشار بينس أويا هر راقي كان وهر ملياردير ومليونير كان دسنويندر يكس جابونيا غلط كان ويندر يكز لبويني شرق بكاليندر حدو تساوي دردينا أول نقطة كلا ودا يعني هاوري ملهم مرقص لأوروبا شيء بس كاك والله برانسيبك هي والله يعني بوحد منيا لاش فروشي هي بس سنورك هي قانون هي أو نيلو كسك بي يعني لهند ولاتي للسويد مثلا ممنوعة أو زدوا هاوري من هيك شكباس كمان هيك زي وجاني بريفا تسقر ما قشمرياته روبرتو نا اويك بو لسويدو ما اوي كابراتشي ريكلام كلبو كابراتشي ديار بو لسويد حتى تشو سكسي ببارك حتى استا ميديا سويدي باسي دكا مثلا كلينتون ما ديان فضاءتي ترامبي كباسكرا خوجياني بريفيج انسانك دبت بوبيلار سياسي كره ميسي كره رونالدو لقاوي علاقه كان هم دكيتنا ميديا هيت جياني كاسيتشي ديار شخصية هموي لجر تاوديري ميديا بلام كاكا تبي كوملقا فاسد كي بهزاران جني لشفروش ديني كاكا بناو ملة تدور كرديا ببيعوا الثقافة دشي كاكا والله هو عزادينيا يعني أما لقالا ودان يعني كرانا وهبي بلام أو كرانا ونيا أو فساد كردنا أو هم قام سياسي بيدا كريت
اتر اوه او چار پێنج سوتێلە تحەدا دەکەم ئەگەی ماڵی بارزانیەکان نەبیتن و مجەمەع جڤین هاوڕێیان شێخ تۆفیق مزوری یاسین بارزانی سەرپەرشتی دەکەن بەس چۆن یانی ئەوانە چێ هەموو گەنج و مەنجەکانی و گەرسۆن و ئەوانە ئیش دەکەن عەرەب و ئەوەنە کوردی و سووریا و فەقیرەکانن کەسێکی دادەنێن سەرپەرشتی مەسەلەی پارەکەی دەکات بناکەی ئیوانی یەک کەسیش ناوێری ئەو بکە قەزمان لەوەی ئەو شارە لەوەی لێ دەکرێت ئەو کوردستانە لەوەی لێ دەکرێت کاکە خەڵک خۆش شەهیدیدا لە ئەوی نەدات بەس بەعز بڕوە بۆ ئەویدا خۆش گوزەران بژی بۆ ئەویدا عەدالەت هەبی بۆ ئەویدا کە زوڵم نەکا بۆ ئەوەیدا سەقافەتەکە بیکورە وەڵا لە هەشتاکان من لە زانکۆ بووین تەڵەبەی زانکۆ نەبوو سەقافەتەکی بەرزی نەبی کێت کۆر هەموو ئەوەیەک کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی زۆر جوان بوو ڕاستە خۆت ناکرێت بەس کاکە وێرانیان کردیە هێشتا وێرانیان کردیە بەهەرحاڵ هاوڕێ ئەمنە قسانم هەبوو نامەیە زیاتر قسە و شتی کەم هیچ نمایە هەر ئەوەندە لەسەر زیندانیانە چ دەکەن دڵنیا بن لە بۆ من باشترە من لە بەخاتری ئەو زیندانیانە نەبی زۆر با بیکەنەوە چ کەمالی سید قادر 30 ساڵیان حکوم کە با بیکەنەوە سەردەش گوتیانەوە بزانە ده هەندە زەرر دەکەنیانەوە ئایندە و بزانە کو ده هەندە ڕسواتان دەکەینەوە نێوەندە جیهانیەدا و ئەو کەیسە ئەمە دەبینەوە و حتا بۆ ئەوەش ئێوە دەدۆڕێن یەک خاڵی کە برێم زۆر مەسئول هەیە ئێستا بە عەلتەریات دەخوڕی بڕاوکە ئەو ڕۆکادرە چێچێتی باسەوەی دەکرد یەکێک لە مەسئولە بارزەکانی یەکێتی لە هەولێرێ ئێستا ناوێری لە هەولێر بمینێ لە وەختی خۆی دەیان جەریمەی کردیە دەیان لە خەڵکیدایە لۆ لەبەرەوەی زەمەن نمایە ئەمە دەیان بەعسیمان دیت لەو هەولێرەی زیرەمان دەهات لە دەستی مەفرەزە خاسە بەعسی ئەوە لە چیان لێ هات چیان لێت هەمووتانە شار و شارستکەن دەوێرن ئێستا مناڵەکانیان دەوێرن سەردەبکەن دەوێرن بێنە هەموو مەجلیسە چی یان یەکێتیەکان لە دەڤەری سەوز بەتایبەتی لە هەولێرێ وەکی جاران دەوێرن یان پێیان شەرمە لە کاتێکدا وەخت خۆی بە عەلتەریات دەیانخوڕی ئەو پارتیانە هەندەتان نمایە هەندەتان نمایە ئەو هەلەگە خەڵک و ئێمە مانان و هەڕەشە دەکەن دڵنیا من ڕۆژێکدادی وەکو ئەو جاش وەکو ئەو خەڵکە یەکێتی کو ئێستاکە خەڵکی یەکێتی خواخوا گیلەی نەدرێ لە هەولێرێ هەرە باڵاکانیان دیتت کۆسرە ڕقەمیەک بوو چەند جاری هانەکرا چەند چەکداری لێ کوژرا خۆ ئەو کۆسرەتە لە هەولێرە کولفی کول بوو کاچی من پیاو هەبوو برێدەوە 8,000 چەکداری لە دەست بوو بەجێ تاڵەبانی ناکرد پارتی ڕێی لێگرت پارتی ڕێی لێگرت ئێستا وا بچوشی کردەوە جا یانیان گوت چن ئەمە سەدامەک هەڕەشەی لە نوێی شەرق دەکرد لە کونەشیان دەرینان گوت چن ئاخە بەجددی مایانی بەجددیمان گوت چن ئەزدا لە ئەمەی خۆشتر ترسنەوەچینە هەزار جارە برێم دێنە ئەوروپای هەموو خۆتان دەشارنەوە لە دووسێ گەنج هاوڕێیان شەوێک شاد ببورن سەر مێشانی هەرویستماندا قسە و پەیامانەی خۆم بگەێنم دنیای ڕێز و خۆشەویستی بۆ هەمووتان